ئەم ئامێرە ناوی شرێدەرە ئینگلیزیەکەی بە کوردیەکەی داروور کرد. ئەم جیازە لە پارچی ئازادی هەیە لە بەڕێوەتی باخچەکان یەک جیاز لێرە جیازێکەوە دوو جیاز کە من بینی بێتم. ئەم ئامێرە لە بەڕێوەتی هەواری شار کاری پێ یەکەین بە سافی ئامێرەکان بەردەوام لە کاردایە. جان ئەم جیازە خۆی بە گازیش دەکات. ئەم جیازە بە گازیش دەکات بە سابێکی 5-6 کرێکاری دارەکەی تێکرێت ئەڵاتەوە دیۆ وردیەکە وەکو شێوەی بتمۆس زیاتر وشک بێگە تەڕژ بێ هەر ئاسایە وردیەکە بەزەگە وشە وێ باشتریشە. ئەو دارەواشتۆنە چووکە تەڕیشە و لینجیشە کە تێیەکەی ئەیجوێتەوە جیازەکە وەستێنێ ناوێ بێ شێوەی ئەو پارچە ئەو چڵ و داری واشتوانە کەی بڕن بیکەنەم جیازەوە. بە تایبەتی لە مانگی 11 ئێمە لە پاییزە چیلق و پۆپی زیایە و وشک و شتەیەکەوێتە خوارەکۆیەکەینەوە و هێنین بۆ ئەم ستافەی بەشی ئامێرەکان لێرە ئەوان هەڵەسن بە ورکردنی.